ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش. ئەم ڕۆژ بە وزێکی زۆرەوە هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی وەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بەو هیوایم کە بە تەندروستێکی باشەوە بە پڕچالاکی ڕۆژەکەتان بەڕێ بکەن و بینەری پرۆگرامی ڕۆژ باش بن تا کۆتایی پرۆگرامەکە لە بەرەوەی بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و پڕزانیاری و هەروەها بە سوودمان بۆ ئامادەکردوون تا ببێتە جێی سوود بەخشین بە ئێوەی عزیز و خۆشەویست و بینەرانی پرۆگرامی ڕۆژ باش. بێگومان نەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بە پەرۆشە بۆ کردنەوەی دەرگاکانی خوێندن یاخود بۆ ناوەندەکانی خوێندن و سەرجەم زانکۆکانیش تا بگاتە ئەو ئاستێکە کەشێکی باش بڕەخسێت دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک و زانکۆکان بکرێنەوە و پرۆسەی خوێندن بەردەوامی هەبێت. بۆیە ئەمڕۆ چەند زانکۆیەک لە هەرێمی کوردستان دەکرێتەوە دەست دەکەن بە خوێندن و خوێندکاری نوێ کە بۆ ساڵی نوێی خوێندن وەرگیراون دەست دەکەن بە خوێندن و ئامادەکاری بۆ ساڵی نوێی خوێندن. ئێمە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بەو بابەتە و میوانداری کەسانی شارەزای یاخود پەیوەندیدار بە بابەتەکەەوە دەکەین. بەڵام سەرەتا لە بیری ناکەین بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کشت و کاڵ کۆڵەکەیەکی سەرەکی ئابووریە و گرنگیەکی تایبەتی پێدەدەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوو تویتدا نووسیوێتی کشت و کاڵ کلیلی ئابووریەکی بەهێزە و سەرچاوەیەکی دیکەی داهات و دەرفەتە بۆ خەڵکی کوردستان. ئاماژەی بەوەش کردووە کشت و کاڵ کۆڵەکەیەکی سەرەکی ئابووری کوردستانە و کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەت بە کەرتی کشت و کاڵ دەدات و لە داهاتوودا بەوە بەرهێنانی زیاتر لەو کەرتەدا دەکەن. بە بەشداری مەسرور بارزانی کۆنفرانسی ژووری بازرگانی ئەمریکا و هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئەمڕۆ بە بەشداری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و گەورە بەرپرسانی ئەمریکا کۆنفرانسی ژووری بازرگانی و پیشەسازی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا لە هەولێر بەڕێوە دەچێت. کۆنفرانسەکە بە شێوەی ئۆنلاین و ڕێکخراوە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. هاوکات لە کۆنفرانسەکەدا پرسیوە بەرهێنان و ئابووری دوای پەتای کۆرۆنا تاو توێ دەکرێن و دید و بۆچوونەکان دەخرێنە ڕوو. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بە تاوتوێکردنی چەند پرۆژە یاسایەک کۆ دەبێتەوە. بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆ بێتەوە و گفتوگۆ لەبارەی چەند پرۆژە یاسایەک بکات. کۆبوونەوەکەی پەرلەمان درێژە پێدەری کۆبوونەوەی ڕۆژی شەممەی ڕابردووە کە تێیدا فراوانکردنی بازنە وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگاکان هەردوو پرۆژە یاسای پەنابەران و تاوانەکانی تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان تاوتوێکران. ئەردۆغان داوایەکی بۆ ئازادکردنی سەلاحەدین دەمرتاژ ڕەت کردەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا داوایەکی بڵند ئارێنج ئەندامی ئەنجومەنی باڵای ڕاوێژکاری سەر بە سەرۆکایەتی کۆماری لەبارەی ئازادکردنی سەلاحەدین دەمرتاژ هاوسەرۆکی پێشووی زیندانی کراوی هەدەپا ڕەت کردەوە. هاوکات چەند ڕێکخراوێکی ئەوروپی و هیومەن ڕایتس وۆچ داوا لە تورکیا دەکەن دەمرتاژ ئازاد بکات، بەڵام هێشتا تورکیا بە فەرمی وەڵامی ئەو داواکاری نەداوەتەوە. میوانداری و کۆبوونەوەی شەوانەی خێزانەکان لە ئێران قەداغە دەکرێت. سیما سادات گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەیاند لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان لە کۆرۆنا و خۆپارێزی بڕیاردراوە لە کاتژمێرنەوەی شەوە هاتوچۆکردن قەدەغە بکرێت و ڕێگە بە هاوڵاتیان نادرێت سەردانی یەکتر بکەن. ئاماژەی بەوەش کردووە لە سەدا 51 توشموانی کۆرۆنا لە ئێران لە کاتی میوانداری و کۆبوونەوەی خێزانەکان تووشی ئەو ڤایرۆسە بوون. ئەم هەفتەیە بەریتانیا دەست بە دابەشکردنی ڤاکسینی کۆرۆنا دەکات. میدیاکانی بەریتانیا بڵاویان کردەوە پێشبینی دەکرێت بەریتانیا پێش ئەمریکا و ئەڵمانیا ڤاکسینی ڤایزەر بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا بەکاربهێنێت و بەر لە کۆتایی هاتنی ئەم هەفتەیە دەست بە دابەشکردنی بکات. هاوکات ئەڵمانیا تا 20 مانگی داهاتوو هاتوچۆی قەدەغە کردو و کاتی توندکردنی ڕێکارەکان درێژ دەکاتەوە. هەروەها بەرپرسانی ئیسپانیاش ڕای دەگەێنن ڕێکارەکانی خۆپارێزی توندتر دەکەن. کورتەیەکم لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان پێشکەشکردن ئێستاش بەرگە و بابەتەکانی دیکە.
وەکۆزانین چەند ڕۆژێکە پێشەنگەی نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەردەوامە هەر لە پەنای دووەمین پێشەنگەکەشدا لە سلێمانی کە بۆ کتێب کراوە کۆمەڵێک لە وێنەگرانی کوردستان پێشەنگەی فۆتۆگرافیان کردەوە و ڕاهێنان بە ژمارەیەک منداڵ دەکەن بۆی فێری فۆتۆگرافەریان بکەن یاخود وێنەگرتنیان بکەن بە گوتەی خۆشیان بیر و هزنی مناڵان بۆ فێربوون زیاترە بۆیانە فێریان بکەن بۆەوەی لە داهاتوو بتوانن بەردەوام بن لە گەیاندنی پەیامە گەورەکەی فۆتۆ. ڕاهێنانیان پێدەکرێت بۆ ئەوەی فێری چۆنێتی فۆتۆگرتن بن. لە پەنای پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب پێشەنگایەکی شێوەکاری کرایەوە کە وێنەی بەشێک لە ئەدیبان و نووسەرانی تێدا نمایش کرابوو. هەروها کۆمەڵی وێنەگرانی کوردستانیش ڕاهێنانیان بە ژمارەیەک منداڵ دەکرد بۆ فێربوونی فۆتۆگرافی. هونەری فۆتۆ تاکە هونەرێکە ئەتوانێت پەیامی کورد بە هەموو دنیا بناسیێنێ زمانی هەموو نەتەوەیەکە ئێمە مناڵمان بۆ بەکارهێناوەکە بتوانین لە ڕێی مناڵەوە پەیامەکانمان بگەێنین کردنەوەی پێشەنگای فۆتۆگرافی لە ڕۆژی فستیڤاڵی کتێبە لە پێشەنگای کتێبە ئێمە هەدەفمان لەوەیە کتێب و ئەدەب و هونەری فۆتۆ دوو هونەرن زۆر لەیەکەوە نزیکن فۆتۆگرافەرێک دەتوانێت لە ڕێی فۆتۆیەکەوە ڕۆمانێک بە خەڵک بڵێ. پەیامی فۆتۆ پەیامێکی گەورەیە کۆمەڵی وێنەگرانی کوردستان دەیانەوێت ئەو پەیامە گەورەیە لە ڕێگەی منداڵەوە فێرکاریەکەی بڵاو بکەنەوە بۆ پێی منداڵان لە زەینیان زووتر کارەکان فێر دەبن. زۆر خۆشە ڕاستنگرتنە. ئیمڕۆ هاتیمە پێشەنگاکە ڕسم و شتی خەڵک بگرین. دووەمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کرایەوە کە 17 وڵات بەشداریان تێدا کردووە و نزیکەی 2,500,000 کتێب لەو پێشەنگایە مایش کراوە. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. بێگومان منداڵان هەمیشە توانای وەرگرتنیان زیاترە و خولیاکانیان بۆ بابەتێکی تایبەت زۆر زیاترە و بەردەوام حەزیان لەگەڵدا تێکەڵەکەن و ئەتوانن بەهرەمەندی گەوریان لێ دەربچێت جا ئەگەر لە هەر بوارێکدا حەزیان لێبێ بە هاوکاری گەورەکان بێگومان سەرکەوتووە بن بە هیوای سەرکەوتنیش بۆ هەموو ئەو منداڵە چاوگەشانە. بەڵێ هەروەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ بەشێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە ناو هۆڵەکانی خوێندن دەست دەکەنەوە بە پرۆسەی خوێندن بۆیە میوانداری بەڕێز دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیانمان کردووە تا گفتوگوی زیاتری لەگەڵا بکەین و بزانین بە چ شێوازێک دەکرێتەوە. بەیانیت باش دکتۆر سڵاوت لێبێ پێمان بڵێ ئەمڕۆ یاخود سەرەتا لەوە دەست پێ بکەم یەکسەر زانکۆی گەرمیان چەند خوێندکاری هەیە و چەند مامۆستای هەیە چۆن دەست دەکەنەوە بە خوێندن. بەیانی بەڕێست و هەموو بینەران باش زانکۆی گەرمیان ژمارەی خوێندکارانی ئەوانەی کە ئەم ساڵەوە وەرگیراون نزیکەی 7,000 خوێندکارە 420 مامۆستا و نزیکەی 800 فەرمانبەری هەیە. بەڵێ دکتۆر چۆن دەست دەکەنەوە بە خوێندن چ ڕێکارێکتان گرتوتە بەر بە تایبەت وەکوەزانین کە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامە و ئامارەکانیش بەردەوام ڕوو لە زیاد بوونە ئێوە چی ئەکەن بۆی کە خوێندکاران پارێزراو بن لە کاتی پرۆسەی خوێندندا و دوور بن لەو پەتایە؟ لەبەر ڕۆشنایی ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پرۆسەی خوێندن لە هەموو ناوەندەکانی خوێندنی باڵا زانکۆ پەیمانگەکان بە شێوەی ئاوێتەیە ئێمە شۆک و زانکۆی گەرمیان بە شێوەی ئاوێتە دەستمان پێ کردووە. ڕێژەی ئاوێتەکردنەکە لە نێوان خوێندنی ناوهۆڵ و تاقیگەکان لەگەڵ خوێندنی ئەلکترۆنیە دەسەڵاتەکە دراوە بە ئەنجومەنی بەشە زانستیەکان بە پێی سروشتی بابەتەکان. هەندێک لە بەشە زانستیەکان 50% بابەتەکانیان لە ناو هۆڵەکانی خوێندن و 50% بە ئەلکترۆنیا ئۆنلاین ئەڵێنەوە هەندێکشیان ڕێژەکە زۆر لەوە زیاترە ئاگاتە نزیکەی 80% بابەتەکان لە ناو هۆڵە خوێندنەوە و 20% بە شێوەی ئەلکترۆنیا ئۆنلاینە. ئەم بابەتانە کە دەوترێنەوە لەبەر ڕۆشنای ڕێکارە تەندروستیەکانە تەنانەت لە هەندێک بەشە کە خوێندکارەکان ژماریان زیاترە
گروپەکان کەمتر کراونەتەوە بۆی کەمترین بەرکەوتن هەبێت و ئەو بەشانشی کە ئەو ڕۆژانەی کە ناو هۆڵیان هەیە بە خشتەیەکدامان ناوە لەگەڵ ئەو بەشەکانی ترە جۆرێک لە تەناوب ئەکەن واتە هەموو خوێندکاران پێکەوە دەوام ناکەن یەکێک لەو شتانەی کە ڕۆژانە بەردەوام تەکیدی لەسەر ئەکرێتەوە پرسی خۆپارێزی و چۆنیەتی خۆپاراستنی گیانی خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانە کە بەلای ئێمەوە لە پێش هەموو پرۆسەیەکی ترەوەیە. کاتە دکتۆرە و کاتێک کە خوێندکاران لە ناو هۆڵەکانی خوێندن دەبن بەو پێی کە ئێوە جیاتان کردوتەوە ئەو ڕۆژانەی کە خوێندکاری زیاتر لێبێت مەرجە کە دەمامکیان پێوە بێت لە ناو هۆڵەکانی خوێندن و دواتر کە دەچنە دەرەوە لە کاتی ڕێستەکان لە ناو باخچە یعنی مەرجتاندا ناوە بۆ خوێندکاران کە ئەبێ دەمامک ببەستن؟ بەدڵنیاییەوە ئەوە سادەترین مەرجە کە جێبەجێ ئەکرێ نەکەرەوە بەڵکو ئەتوانم بڵێم خوێندکار بەبێ بەستنی دەمامک ڕێگەی نادرێت لە پرزگەی کەمپی زانکۆ بێتە ژوورەوە. بەڵێ کەواتە هیچ سزایەکتانداناوە بۆ خوێندکار یاخود بۆ مامۆستایانەی کە ئەگەر دەمامک نەبەستن یاخود چ شتێکیان لەگەڵ دەکەن چ ڕێکاریان لەگەڵ دەگرنە بەر؟ لە ڕاستیە ناوی سزای لێ بنینەوە لاوەکو سزانە بەڵام تیمی گەڕۆک و بەڕێبەرایەتی سەلامەتی و تەندروستی زانکۆمان هەیە لەگەڵ لیژنەی تایبەتی تەندروستی و سەلامەتی لە کۆلێژ و بەشە زانستیەکان ئەوانە ڕاست پێراون بەوەی کە لەو شوێنانەی کە هەستەکری قەرەباڵغیە یاخود مامۆستاکان ئەوانەی کە لە کاتی وانەوتنەوەیە جەختەکەنەوە لە خوێندکارەکان و ئاگاداریانەکەنەوە کە پێویستە بە بەردەوامی دەمامک ببەستن ئەگەر جارێک دوو جار خوێندکارەکە پابند نەبووە مامۆستاکە دەسەڵاتی ئەوەی هەیە لە پۆلەکەی کاتە دەرەوە. دکتۆر فەرهاد بێگومان ئێستا خوێندکارانی قۆناغی یەک زۆر بە پەرۆشن بۆی کە بێنە زانکۆ و دەوام بکەن ئێوەش داواتان کردووە کە قۆناغی یەک دەست بکات بە دەوامی خوێندن. هەندێکیان لە دەرەوە هاتوون و پێویستیان بە بەشە ناوخۆیە بێ ئێوە چۆن ئەو کێشەیەتان چارەسەر کردووە و بەشە ناوخۆیتان چۆن دابش کردو بۆ خوێندکارانە؟ ئێمە لە سەرەتای مانگیدەوە بەشە ناوخۆیەکانمان دابش کردووە بەسەر خوێندکارەکانی قۆناغی 2 3 و 4 و لە هەفتەی ڕابردووشەوە خوێندکارانی قۆناغی یەکەم هاتوون بەشە ناوخۆیەکانیان بەسەرا دابش کراوە بە ڕێکارە تەندروستیەکانەوە ئێمە لە ناو بەشە ناوخۆیەکانە لە هیچ جوورێکە 2 کەس تا 3 کەس زیاترماندا نەناوە و لەگەڵەوەشە لە ڕێگەی تیمە تایبەتەکانی ناو بەشە ناوخۆیەکانەوە ئەتوانم بڵێم ڕۆژانە پشکنینی گەرمی پێ و بۆ خوێندکارەکان ئەکرێ و هەروە پشکنینی تایبەت بە پێوەری ئۆکسجینی خوێندکاران ئەکرێ لەگەڵ بەستنی دەمامک و ڕێکارە تەندروستیەکانی ترە بە شێوازانی کە باسم کرد بەشە ناوخۆیەکانمان دابش کردووە بە تایبەت بۆ ئەو شوێنانەی کە نزیکەی 50 کیلۆمەتر لە سەنتەری کەمپی زانکۆ دوورن. بەڵێ دکتۆر ئێمە لە ماوەی ئەو گفتوگۆی کە ئێستا کردمان باسی ئەومان کرد کە ڕێکارەکان بەردەوام دەگیرێتە بەر و خوێندن بە شێوەی ئاوێتە دەبێت هەندێک خوێندکاران بە شێوەی تەناوب دەوام دەکەن. ئەم ڕێکارانە نابێتە هۆیەوەی کە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن هەبێت؟ هەموو لایەک کۆکە لەسەرەوەی کە کۆرۆنا کاریگەری نەرێنی بەسەر کۆی پرۆسە و کایەکانی ژیانەوە جێهێشتووە بە دڵنیایە و پرۆسەی خوێندنیش لەو کاریگەریە بەدەر نییە و هەموو لێکۆڵینەوە و دراساتە نوێەکانیش جەخت لەوەکەنەوە کە خوێندنی فەیس و فەیس کاریگەری و ڕادەی تێگەیشتنی زۆر سەرکەوتوتر و زۆر زیاترە لە خوێندنی ئەلکترۆنیا ئۆنلاین هەروەیە مامساڵ بە پێویستمان زانی تەنها خوێندنەکە ئەلکترۆنیا ئۆنلاینە بێ بەڵکو خوێندنی فەیس تو فەیسشی تیا بێت و بە تایبەت بۆ بابەتە سەرەکیەکان و بە تایبەتتر بۆ بابەتە پراکتیکەکان کە پێویستیان بە ئامادەی مامۆستا و خوێندکار هەیە لە یەک کاتە. بەڵێ دکتۆر فەرهاد ئەگەر هەڵان نەبم ماوەی خوێندن بەپێی ئەوەی کە ڕێکخراوی یونسکۆ دایناوە نابێت لە 36 هەفتە کەمتر بێت.
ئایا ئێوە ڕاتان چییە لەسەرەوە ئەم ساڵ ئەو ماوەیە کۆتاییەت یاخود بە تەواوەتی جێبەجێکرێت؟ لە ڕاستیە لەبەرەوەی هیچ خوێندنەوەیەکی ورد بۆتانم بڵێم ئاسۆی ئەم نەخۆشی و پەتایە دیار نییە. بەمێ ئومێد دەکەین زوو کۆتایی بێت و بۆی پرۆسەی خوێندن بگەڕێتەوە سەر دۆخی جارانی. بەڵام بەنسبەت ئەو هەفتانێک کە دیاری کراوە لەلایەن یونسکۆوە بۆ هەر سمستەرێک 15 هەفتە دیاری کراوە واتە دوو سمستەرەکە ئەکا بە 30 هەفتە لەگەڵ تاقیکردنەوەکانە ئەکاتە نزیکەی 34 هەفتە بەو شێوازەی کە دابین کراوە. بەڵام ئەوەی کە بەلایمەوە گرنگە ئەم پرۆسەیە هەر چۆنێک بێت ئەگەر خوا نەخواستە ئەم پەتایە زیاتر تەشەنەش بکە بە شێوەی ئەلکترۆنی دەبێ ئەو چەند ڕۆژەی کە دیاری کراوە یا ئەو چەند هەفتەیە کە دیاری کراوە بۆ کۆتای هاتنی پرۆسەکە بەردەوام بێت. کەواتە ئێوە مادەم داوای ئەوەکەن کە بەردەوامی هەبێت پرۆسەی خوێندن ئەگەر خوا نەخواستەوەکو ئەزانین کە کۆرۆنا تازە بووتە بەشێک لە جیهان و لەناو هەموو وڵاتێکدا هەیە ئەگەر دۆخەکەی خراپتر کرد ئێوە سەرپشک کراون لەوەی کە خوێندکاران بنێرنەوە یاخود دەوامی ناو کەمپی زانکۆ ڕابگرن و بە شێوەیە ئەلکترۆنی دەست بکەنەوە بە دەوام و درێژە بە پرۆسەی خوێندن بدەن؟ بەڵێ وەزارەتی خوێندنی باڵا دەسەڵاتی داوە بە ئەنجومەنی زانکۆکان خوا نەخواستە لە کاتی تەشەنەسەندکردنی ئەم پەتایە یان زیاتر بڵاو بوونەوەی ئەنجومەنی زانکۆکان دەتوانن بۆ ماوەی مانگێک پرۆسەی خوێندن لەو زانکۆیە ڕابگرێت و ئەگەر زانی بەردەوام ئەبێت ئەتوانێت مانگانە تازەی بکاتەوە بە پێ و دەسەڵاتی پێی درراوە. باشە دکتۆر ئەگەر خوێندکارێک تووشی کۆرۆنا بوو ئێوە چی بۆ دەکەن یاخود ئەو ماوەی چۆن بۆ قەرەبوو دەکەنەوە و چی بەو خوێندکاراناڵن کە لەو ماوەیەدا تووشی کۆرۆنا بن چۆن جیانەکەنەوە؟ بەڵێ دەمەوێ ئیزافەیەک بۆ پرسیاری پێشوود بکەم ئەوش ئەوەیە کە ئەڵێن پرۆسەی خوێندن دەسەڵات دراوە بە ئەنجومەنی زانکۆکان بۆ ماوەی مانگێک خوا نەخواستە لە کاتی تەشەنەسەندنی ئەو پەتایە پرۆسەکە ڕابگرن لە ناو کەمپی زانکۆ ڕای ئەگرن واتە بە شێوەی ئاوێتە ڕائگیرێت بە شێوەی ئەلکترۆنی بەردەوامە بێت. سەبارەت بۆ خوێندکار و فەرمانبەر و مامۆسایانەی کە توش دەبن دکتۆر لەگەڵ ئەوانە چیەکەن ئەو خوێندکارانە چۆن دەتوان بەردەوام بن؟ تەندروستیەوە ئەبێت دوای ئەوەی کە بەڵێ ئەو خوێندکارانە کە لە حاڵەتێکا کە توش دەبن دیارە لە ڕێگەی پشکنینی تەندروستیەوە ئەبێت و لە ڕێگەی بەشەکە و مۆڵەتی ئەدرێتی هەتا پشکنینەکەی بە تەواوی دەهێنێتەوە و کە نێگەتیڤە ئینجا ئەتوانێت دەست بەکار بێتەوە. سەبارەت بە چۆنێتی بەردەوامبوونی لە بابەتە ئەلکترۆنی و ئۆنلاینەکان ئەگە تەندروستی ڕێگەی بدا هیچ گرفتێکی نییە بەردەوام ئەبێت بۆ ئەوانەشی کە لە ناو کەمپەکانایە و لە ڕێگەی تاقیکردنەوەکانەوە یاخود تاقیکانەوە وانەکان ئەڵێتەوە ناتوانێت ئەو ئامادەی بێت هەر کە باش بووە دەتوانێت لەگەڵ گروپی ترە ئەو بابەتانە بخوێنێت یان مامۆساکەی لە کاتی پێویستە ئەتوانێت ڕوونکردنەوەی تەواوی بداتێ لەسەر و بابەتانەی لێی فەوتاوە. بەڵێ دکتۆر فەرهاد ئەگەر پێمان بڵێ ڕێنمایی تۆچی یاخود داواکاری تۆچیە لە سەرجەم خوێندکاران و بە هەمان شێوەش لە مامۆستایانی ناو زانکۆکانی گەرمیان هەم لە ڕووی خۆپارێزیەوە و هەم لە ڕووی پەروەردەییەوە چۆن بتوانن ئەو ماوەی کە تێپەڕیوە قەرەبووی بکەنەوە؟ لە ڕاستیە پێش هەموو شتێک داوای بەردەوامی خۆپارێزی و پاراستنی سەلامەتی و تەندروستی هەموو تاکانی ناو زانکۆ و دەرەوەی زانکۆشەکەین بەلایەمەوە ئەمە خاڵی جەوەری و خاڵی گرنگە چکە خوا نەخواستە لەگەڵ تەشەنەسەندنی پەتاکە پرۆسەکە پەکی ئەکەوێت و بێتە مایل لە دەزانی یانی ئازیزانمان لە پاڵ ئەمەشە بن بە فورسەتی ئەزانم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان بکەم بەڕاستی دۆخی دارایی زانکۆ و پەیمانگەکان پێویستی بە ئاوردانەوەی جددی هەیە و لە پاڵیشە پرسی موچەی مامۆسا و فەرمانبەرانێکێکە لە پرسە گرنگەکان کە هاندەری ئەوەیە کە پرۆسەکە بە شێوەیەکی باشتر بڕوە بە تایبەت لە ئێستایە کە لە قەیرانێکی دارایی سەختای.
بەڵێ زۆر سوپاس بۆ تۆ دکتۆر فەرهاد قادر کە ئەمڕۆ لەگەڵمان بووی وەک سەرۆکی زانکۆی گەرمیان. سپاس بۆ میوانداریەکەت کە قبول کردین بۆ هیواین کە ئەم ساڵ پرۆسەی خوێندن بەردەوامی هەبێت و دوور بن لە هەموو پەتا و نەخۆشی و ناخۆشیەک. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆیەوە. زۆر سپاس. بڵێ ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. لەم وەرزەدا و کۆزانین بە هەمان شێوەی وەرزی بەهار کەشوها گۆڕانکاریەکانی زۆر خێرایە و زۆریش جیاوازە. وەکو بینیمان لە شارێک 20 پلەیە، لە شارێکی دیکە 6 بۆ 7 پلەی سەدیە و بارانبارین لە شوێنێکی بارانبارین لە شوێنێک دیکە نییە. هەرچەندە دوێنێ پایتەختی کوردستان هەولێر کەشوهایەکی زۆر بەهاری هەبوو، لە دوای ڕۆ زۆر گەرم و خۆش بوو. ئەم ڕۆژ پێدەچێت وابێ بۆ پێی کە خۆر هەڵاتووە و ڕۆژێکی خۆش دەست پێ دەکات. ئێمە هەمیشەوە یەکێک لە بڕکە سەرەکیەکانی ڕۆژ باش کە گرنگیدانە بە هەموو زاراوەکان. ئێستا چەند وشەیەکتان بە زاراوەی سۆرانی و کرمانجی و هەورامی و زازاکیش پێشکەشەکەین کە وشەکانیش زۆر تایبەتن کە نزیکن لە یەکەوە و جوانیشن پاییزین. یەکەم وشەش بەوە دەست پێ بکەم بە پاییزە وترێکی بە زمانی سۆرانی هەر پاییزە، کرمانجی پاییزە، هەورامیش هەر پاییزە و هەروەها بە زازاکیش هەر پاییزە. واتە وەرزی پاییز بە هەر چوار زاراوەکە هەر وەک خۆیەتی. وشێکی دیکەمان هەیە پەریزادە، بە کورمانجی پێوترێ ژینا نازدار و بە هەورامی پێوترێ پەریزاڵە و بە زازاکیش پێوترێ پەری، یاخود بە سۆرانی هەنێ جار پێوترێ ژنی جوانیش پەریزادە. جگەلەوە وشەی پەیاممان هەیە، پەیام کە بە کورمانجیش هەر پەیامە، هەورامی هەر پەیامە، تەنها بە زازاکی گۆڕانکاری بەسەرا هاتووە کە بە ڤاتی. جگەلەوە پشکوت چۆنەڵێن گوڵایەک پشکتووە، بە کرمانجی پێوترێ پێکڤین
و هەروەها بە هەورامی پێوترێ گەشیاوە بە زازاکیش پێوترێ پێند داین پێند داین جیاوازەکەی زۆرە لە زاراوەی زازاکیە. دوا و شەش پەرێشانە کە بە کورمانجیش هەر پێوترێ پەریهان جیاوازە لە زمانی یاخود لە زاراوەی سۆرانی پێوترێ پەریهان و هەروەها بە هەورامی پێوترێ پەرێشانەنا بە زازاکیش پێوترێ پەریشان ئەنی زۆر جیاوازێکی نییە زازاکێکە و سۆرانیەکە پەریشانە و پەرێشانە. بەو هیواین کە ئەم وشانە بوو بە سوودێکی بەیۆگەاند بێ و زیاتر بتوانین شارەزاییمان هەبێت لە هەموو زاراوە شیرینەکانی زمانی کوردیدا. بەڵێ بە دروشمی هەلی دووەم بۆ سزادراوانی کۆلۆمبیا ڕێکخراوی ئینتەرنال ئاکشن کە ئینتەرنال ئاکشن فاوندیشن دامەزرا لە ساڵی 2013 کە ئامانجی فێرکردنی سزادراوانی ئەو وڵاتە بە یەکێک لە پیشەکانی وەک سەرتاشی، چێشلێنان، کۆمپیوتەر، کاری دەستی و تاتۆکردنیش. تا ئێستا ئەو ڕێکخراوە لە 31 بەندیخانەی کۆلۆمبیا چالاکی ئەنجام داوە و خزمەتی پێشکەشی زیاتر لە 30,000 سزادراویش کردووە. ڕێکخراوی تایبەت بە سزادراوان ئینتەرنال ئاکشن فاوندیشن لە کۆلۆمبیا خولی فێربوونی سەرتاشین و کاری دەستی و کۆمپیوتەر و چێشتێنان بۆ سزادراون لە بەندیخانەکان دەکاتەوە بۆەوەی زیندانیان لە ئەفشاری دەرونی و بیرکردنەوەیان لە دۆخی ژیانی ناوزیندان دوور بن و لە بەرامبەردا پیشەیەک فێر بن. ماوەی 7 ساڵە ڕێکخراوەکەمان تایبەت بۆ خزمەتکردنی زیندانیان دامەزراوە. تا ئێستا خزمەتی هەزاران زیندانی و سزادراومان کردووە. ئێمە لە ڕێگەی کەسانی شارەزاوە خولی فێربوونی کاری دەستی کۆمپیوتەر، چێشتلێنان و سەرتاشی دەکەینەوە بۆ ئەوەی کەمێک لە ئازارەکانیان کەم بکەینەوە. سزادراوەی ناوگرتوخانەکان سەرپشکن لەوەی بیانەوێت چ جۆرە پیشەیەک فێر بن بەوەی لە ژیانی دوای زیندان سوودی لێوەرگن و لەو ڕێگەیەوە لەگەڵ کۆمەلگا تێکەڵ ببنەوە و هاوکات بژێوی ژیانیان دابین بکەن. خولەکان جۆراوجۆرن و بەندیکراوان بە شێوەی کردداری و ناوزانیاریەکان وەردەگرن. لێرە بە شێوەیەکی زۆر باش فێری چەندین جۆری پیشەکانی وەک چێژلێنان، تاتۆکردن سەرتاشی دەکرین. بەڕاستی ئەوە کارێکی باشە چونکە هەم ماوەی زیندانیمان لێ دەڕوات هەمیش پیشەیەک فێر دەبین دەتوانین کاتێک ماوەی زیندانی تەواو دەکەین سوودی لێوەرگرین. بە دروژمی هەلی دوم بۆ سزادراوانی کۆلۆمبیا ڕێکخراوی ئینتەرنال ئاکشن فاوندیشن لە ساڵی 2013 دامەزرا. تا ئێستا لە 31 بەندیخانەی ئەو وڵاتە چالاکی ئەنجامدا و خزمەتی پێشکەش بە زیاتر لە 30,000 سزادراو کردووە. لە چوارچێوەی خزمەتەکانی ڕێکخراوەکەدا سزادراوان لە بەندیخانەکاندا فێری کاری دەستی و کۆمپیوتەر و سەرتاشی و چێشتلێنەری دەکرێن. بێگومان ئەویش بە هەمان شێوەی ئەو زیندانیە بوو کە لە مای ڕابردوودا لە ڕێگەی ئەنهاوسێکی دیکەەوە نیشانماندان کە لە ئەمریکا زیندانیەک هەبوو کە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش کە هاو شێوەی هۆتێلە 5 ئەستێرەیەکان بوو تەنها بۆ ئەو بوو ببورن لە ئەمریکا نەبوو لە نەرویج بوو کە هاوشێوەی هۆتێلە 5 ئەستێرەی یاخود زۆر بەبەهاکان بوو کە تێیدا چەندین کاری و پیشە فێری زیندانیان دەکرا وە شوێنی حەوانەوەیان زۆر سەرنجڕاکێش بوو کە لە هۆڵندا هەیە لە چەندین وڵاتی دیکەش هێستش بینیمان لە کۆلۆمبیا هەیە و بە هەمان شێوەش لە زیندانیەکانی هەرێمی کوردستانیش بەردەوام هەوڵ دەدرێت کە زیندانی کراوان فێری چەندین پیشە بکرێن یاخود سەرپشت کراون کە لەوەی ئەگەر حەز و خولیایەکیان هەبێ جێبەجێ بکەن تا بۆی کە دواتر هاتنەوە ناو کۆمەڵگا وەکو کەسانێکی ئاسایی بێنەوە ناو کۆمەڵگا و ماوەی زیندانیکردنەکەیان تێپەڕێن و ئەو تاوانەی کە هەیان بووە تێپەڕێنن. جیا لەمانە ئێستا سەرنجتان ڕادەکێشم بۆ بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 124,900 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 147,000 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 164,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 16,200 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی 5,000 دیناری عێراقیە
و جگە لەوانە مسقالێک زێڕی ئایار 24 374,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 330,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 280,000 دیناری عێراقیە و کۆبینین تا ڕادەیەک زێر گۆڕانکاریەکی وای بەسەردا نەهاتووە نرخەکەی و خۆی ماوەتەوە بەڵام بەهای دراوەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە بە تایبەت تمەنی ئێرانی و لیرەی تورکی کە بەرزبوونەوەی بەخۆ بینیوە 100,000 تمەنی ئێرانی بۆتە 5,000 دینار کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە 4,000 دیناردا بوو. لەگەڵ ئەو داڕمانە ئابووری کە ڕووی لە چەندین وڵاتی جیهان کردو لە نێویشیاندا لە کینیا بەهۆی داخستنی بازار و شوێنە گشتیەکانەوە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیانی ئەو وڵاتە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان ڕویان کردوت سەر شەقامەکان و بە ئۆتۆمبیلە تایبەتەکانی خۆیان ئەو تۆمبیلانیان کردووە بە دوکانی سەوزە و میوە ئەو شتانی تیافرۆشن بەشی زۆری ئەو فرۆشیارانش کەسانی خاوەن بڕوانە ئەمەی بەرزن و بەهۆی لە دەستدانی کارەکانیان یاخود داخستنی شوێنی کارەکانەوە ئەم ڕێگەیان دۆزیوەتەوە تا بژێوی ژیانیان پەیدا بکەن و ئابووری ناسانیش لەسەر ئەو کارانەی ئەوان کە بۆ وڵاتەکەیان بە کارێکی باش و نوێی دەزانن پێیان وایە دەبێتە هۆی جوڵەی ئابووری و ئابووریتی سەردەمیانەش. سەردانیکاران بە سەرسامیەوە دەڕوانە خشلەکانی گەورەترین گەلەری خشلی رووسیا کارل فایبرگ بەو هێلکە بە خشلانێک کە بۆ خێزانی ئیمپریالی ڕۆمانی لە سەرەتاکانی 1970دا دروست کراوە بە ناوبانگە و لەو کاتەدا خاوەنی ناوبانگی گەورەترین کۆمپانیای خشل بووە لە رووسیا. کاتێک کەرتی گەشتیاری رووسیا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا زیانێکی کوشندەی بەرکەوت گەشتی ناو خشلەکە لە بوریەکانی فابرگ بووە ڕێگەیەکی نوێ بۆ بوژانەوەی کەرتی گەشتیاری و پیشەسازی. یەکەم هێلکە ئیمپراتور نەخشاندوێتی هەرچەند داوای لە کارل فایبرگ کردووە دروستی بکە بەڵام خۆی نەخشاندوێتی و داوای کردووە لە خەزانەی بنەماڵی شاهانە بمێنێتەوە. هەرچەندە هێلکەی زۆر لە هاوشێوەی هێلکەی جەژنی پاک لێرە هەیە بۆیە لێرە سەردانکەران دەتوانن گەورەترین کۆکراوی بەرهەمی خشلەکانی جیهان بدۆزنەوە. یەکەم هێلکە خشلیش کە لێرەیە بە یونی نووسراوە بووەتە جێگەی سەرنجی سەردانکەران و گەشتیاران. کۆمپانیایەکی تایبەت گەشتێکی نوێ بۆ کەسانی پیشەسازی گەوهەر ڕێک دەخات و دەیانباتە کارگەی رووسکی سامۆس تێڤێتی کە تێیدا خشلە مۆدێرنەکان و هێلکە تێکەڵ بە گەوهەر کانزای بە نرخ دەکەن کە شێوازی خشلەکانی فابرگ شوێنی نیشتەجێبوونی تێدایە. ئەمڕۆ ئێمە تەکنۆلۆژیای مۆدرن بەکاردەهێنین کە کارەکان ئاسانتر دەکات بەڵام کەمتر گزارش لە پارچەیەکی دەگمەنی فابرگ دەکات. پیتەر کارل فابرگ بەناوبانگترین دروستکەری خشلی رووسی بووە لە ساڵی 1846 لەدایک بووە لەو سەردەمەدا دیزاینی هێلکەی جەژنی پاکی کردووە بە کانزا و گەوهەری بە نرخ. لەو سەردەمەدا قەیسەر داوای کردووە هێلکەیەکی بە نرخ لە خشلە گرانبەهاکانی بۆ دروست بکات تا بیدات بە هاوسەرەکەی کە تا ئێستاش کەس لە نهێنی دروستکردنی تێنەگەیشتووە و تەنانەت هیچ کەس ئاگاداری نەبووە. جگە لە خشل و هێلکەی نەخشێنرا و چەندین کەرەستە و کەلوپەلی دیکەی بەناوبانگ لە ماڵەکەی فابرگ ماوەتەوە بووەتە گەورەترین سەرچاوەی مێژووی و گەلەری لە رووسیا. وەک دەزانین ئاو سەرچاوی ژیانە بەڵام ڕۆژ دوای ڕۆژ ئەم سەرچاوە گرنگەی ژیان مەترسی کەمبوونەوە و نەمانی زیاد دەکات بە تایبەت بۆ کشتتوکاڵ و باخداری بەهۆی کەمی ئاوی باران لە دەیان وڵات شێوازی دڵۆپاندن بەکاردەهێنن بۆی بەروبوومە کشتتوکاڵەکانیان لە وشکبوون و لە ناوچوون بپارێزن. یەکێک لە وڵاتانی سیستمی دڵۆپاندن بۆ کاری کشتتوکاڵ و باخداری پەیڕەو دەکات پاکستانە. با بەیەکەوە ببینین جوتیارانی پاکستان چۆن ئەو سیستمە جێبەجێ دەکەن. بەکارخستنی ئەم ترۆمپایە یەکەم هەنگاوە لە شێوازی ئاودانی دڵۆپاندن لە کاتی نەبوونی ئاوی پێویست کە بەهێزی بازووی جوتیاران دەخرێتە کار بۆ پاراستنی بەرهەمە چێنراوەکانی سەر زەویە کشتتوکاڵەکان لە مەترسی کەم ئاوی و هەڕەشەی وشکبوونیان. ئەم ئامێرە لە گۆماوەکانەوە بە شێوەی دڵۆپاندن بۆ سەر زەویەکان ئاوەکە دەگوازێتەوە. من وەک جوتیارێک لەو بڕوایم کشتتوکاڵمان و مانەوەی بەرهەمەکانی ئەمە بەندە بە سیستەمی دڵۆپاندنەوە. ئەمە تەنیا ڕێگەیە بۆ ئاودانی زەویەکانمان لەم بێبارانیە و کەماویەی کە ئێمە تێیداین.
پاکستان بە یەکێک لە وڵاتانە هەژمار دەکرێت کە بەدەست کێشەی کەم ئاوی دەناڵێت. تەنیا لە ڕێگەی بۆریەکانی دڵۆپاندن دەتوانن سەرتاسەری درەختی میوەکانی ئەم باخە و باخەکانی دیکە ئاو بدرێن و شکۆفە بگرن. بەپێی راپۆرتێکی وەزارەتی کشتوکاڵی پاکستان بەهۆی زۆربوونی بەردەوامی ژمارەی دانیشتوان و ناهەمواری کەش و هەوای بە تایبەتی سەرچاوە ئاویەکانیش چاوەڕوان دەکرێت لە چەندەیەی داهاتوو لە کەرتی کشتوکاڵ کێشە و ئاستەنگی زۆر بێتە پێشیان. سەرچاوە ئاویەکان نەک تەنیا لە پاکستان بەڵکو لە هەموو گیان ڕۆژ دوای ڕۆژ بچووک و بچووکتر دەبنەوە. ئێمە دەبێت زۆر ورتر و کارامەتر مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین. پاکستان یەکێکە لە وڵاتانەی کە لە سیستەمی دڵۆپاندن لە ساڵی ڕابردوو لە ڕیزبەندی 31مین وڵاتانی جیهانەوە دادەنرا. بەڵام چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ لە ڕیزبەندەکە لە پلەی 18مین تۆمار بکرێت. بەڵێ بۆ یەکەم جار لە باخچەی ئاژەڵانی هۆڵەندا پاندایەک لەدایک بوو ئەمەش بووەتە هۆی دڵخۆشی هاوڵاتیانی هۆڵەندا بە جۆرێک کە ڕۆژانە ژمارەی زۆر هاوڵاتیانی ئەو دەوروبەراوە بە گشتی هۆڵەنداش سەردانی ئەم بێچۆپاندایەکەن. ئەم بێچۆپاندایە ناوی فانشینگە، تەمەنی تەنها چەند مانگێکە و بڕیارە تا تەمەنی 4 ساڵی لە باخچی ئاژەڵانی هۆڵەندا بمێنێتەوە و دوای ئەوە بەپێی یاسای نێودەوڵەتی دەگەڕێنرێتەوە باخچی ئاژەڵانی چین. بەپێی یاسا نێودەوڵەتیەکان هەر پاندایە کە لە جیهاندا لەدایک بێت موڵکی وڵاتی چینە و دەبێت تا تەمەنی 4 ساڵی بگەڕێنرێتەوە باخچەی ئاژەڵانی ئەو وڵاتە. هاوکات دوێنێ حکوومەتی هۆڵەندا بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی ئینفلۆنزای باڵندە 190,000 مریشکی لەناو برد. بێگومان ئاژەڵی پاندا یەکێکە لە ئاژەڵە دەگمەنەکان لە جیهاندا و وەکو ئاماژەشم پێکرد کە بە خاوەنداریەتێکی گەڕێتەوە بە وڵاتی چین کە لەوێ زیاتر گەشاکەن و دەبرێنەوە ئەوێ بەپێی یاسانە و دەوڵەتیەکان. بۆیە ئەم بێچۆپاندا جوانە دوایەوەی کە گەشەی کرد و ماوەیەکی دیاریکراوە کە بتوانێت خۆی بژێنێت ئەبرێتەوە چین و لە هۆڵەندا دەگوازرێتەوە. خانمان چەندین ڕێگە بەکاردەهێنن بۆ جوانکاری، بەڵام هەندێک لەو جوانکاریانە جگەلەوەی کە هەستێکی خۆش دەبەخشێت بەو کەسە جا ئێستا نەک خانمان زۆرێک لە پیاوانیش بەکاریهێنن بۆی کە هەستی جوانیان لا دروست بێت و متوانێت زیاتر بە خۆیان بکەن، بەڵام لەگەڵەوەشدا لە بیری نەکەن کە هەندێک لەو جوانکاریانە کە بە ڕێگەی نەشتەرگەری یاخود ڕێگەی مادیەکەەوە ئەکرێتە جەستەوە زیانی دەبێت. ئێستا باسی زیانەکانی بۆتۆکسەکەم کە خانمان گرنگی تایبەت و زۆر بۆ تۆکسیش دەدەن لە ناوێدا بەشێک لە پیاوانیش بۆ تۆکس بەکارهێنن، بەڵام زۆر کەم و دەگمەنن. بێگومان بۆ تۆکس لەگەڵەوەی جوانی بە ڕوخسار و جەستەی مرۆڤ دەبەخشێت، هاوکات چەند مەترسێک و زیانێکیشی هەیە. لەوانە توشبووە بە هەڵامەت و ئەنفلۆنزا زیاد دەکات. ئەوانی کە بۆ تۆکسیان بەکارهێناوە ئەگەری زیاتر توشبوونیان بە ئەنفلۆنزا و هەڵامەت هەیە و پلەی گەرمی لەش زیاتر لە حاڵەتی ئاسایی بەرز دەکاتەوە و هەروەها کاریگەری خراپی لەسەر کردداری هەناسەدان هەیە. جگەلەوە سووربوونەوەی ئەو شوێنەی دەرزیەکەی لێ دەدرێت. هەندێک جار دەبێتە هۆی دروستبوونی وەرەم یان گرێ. جگەلەوە ئەگەری توشبوون بە شەلەلی دەموچاو زیاد دەکات بۆ هۆی کە بۆتۆکس ئەو شوێنە کە بۆی بەکارێنرێ بە تایبەت لەسەر دەموچاو ئەو ماسولکانی ئەو ناوچەیە تووشی شەلەل دەکات بۆ ئەوی چرچ نەبێت شێوەیەکی سافیان پێ ببەخشێت، بەڵام مەترسی ئەوەی هەیە کە ئەو شوێنەیە خودت ئەو ماسولکانە بۆ هەتا تووشی شەلەل بن و نەتوانن وەکو خۆیان لێبێتەوە بە تایبەت ئەگەر لە سەر ڕوخسار بێت لە کاتی قسەکردن شێوەیەکی ناڕێکی داد بە کەسەکە. من بەیانیان زۆر ئارزوی قاواکەم و زۆر کەسیش بە هەمان شێوە قاوا ئەخواتەوە هەموو کاتەکان، بەڵام لە بەیانیاندا جیاوازە. قاوا چونکە ئەو خواردنەوەیە کە جگەل لە سوودە تەندروستێکی ڕنگ و بۆن و تامە بە چێژ و جیاوازەکانی وای کردووە ئێستا بە خواردنەوەیەکی جیهانی دادەنرێت. کاتە بەیانیان بۆنی قاوەیەکێ بەسەرتا بێگومان حەزت بۆ یەچێت. هەرچەندە لە زۆر وڵاتی جیهان ئەم جۆرە لە خواردنەوەیە
دەکێڵڕێت و بەرهەم دەهێنرێت. ئەم ساڵیش قاوەی ئەسیوپیا بەهۆی ناوازەبوونی بە باشترین قاوە لە جیهان بۆ ساڵی 2020 دەستنیشان کرا. دوای پێدانی ئەو نازناوەش خواز لەسەر قاوەی ئەسیوپیا لەلایەن وڵاتانەوە زیادی کردووە، بە تایبەت فەڕەنسا. لە بەرزایەکانی ئەسیوپیاوە بۆ شارستانێتی پێشکەوتووی فەڕەنسا نرخی فنجانێکی قاوە دەهێندەی فنجانێکی ئاسایی هەر وڵاتێکی دیکەی بەرهەمهێنی قاوە زیاد دەکات. دەنکی قاوەی ئەسیوپی بەهۆی تام و چێژە تایبەتەکەی بوو بە براوەی کێبڕکەی تایبەتمەندترین قاوەی جیهان. ئەمە شوای کردووە نرخی فنجانێک قاوەی ئەسیوپی لە قاوەخانەیەکی فەڕەنسا لە $60 زیاتر بێت و بەردەوامیش خواستی لەسەر بێت. پێیان گوتم حەفدەدا دووەرتامی قاوەکە دەکات و چێبڕچێکە لە نێوان چل بەرەمهێنی قاوە بەڕێو دەچێت و بە پشتیوانی خودداش قاوەکەی من لە نێوان 1450 جۆر قاوە بە یەکەم هەڵبژێردرا. ژمارەیەک بەرهەمی کشتتوکاڵی هەن کە بە ماوەی چەند مانگێک پێدەگەن، بەڵام قاوە یەکێکە لەو بەرهەمانەی بە پێچەوانەوە دەبێت خاوەنەکەی پش و درێژ بێت هەر لە سەرەتای چاندنی تۆکەی تا قۆناغی گەشەکردنی ماوەی 4 ساڵی دەبێت و لە دوای ئەوەش 10 ساڵی دیکە دەبێت بەرهەمهێن چاوەڕێی دوورینەوەی بەرهەمەکەی بکات کە ئەو دەم ئامادەیە بۆ برژاندنی و دواتر هاڕینی. ئەم جۆرەی قاوەیە کە بەرەمهێنراوە ڕکابەری زۆر جۆری قاوەی پێکرا، بەڵام لەبەرەوەی من لە زەویێکی بەپیت و کەش و هاوایەکی گونجاو چاندم چاودێریم کرد بەسەر جۆرەکانی دیکەدا زاڵ بوون. بۆ خۆشتربوونی تامەکەی جۆرە پێینێکی تایبەتیم بەکارهێنا و زۆر بە وردی چاودێریم دەکرد، هەرچەندە کاتێکی زۆر پێویست بوو تا بەم جۆرە هاتە بەرهەم. بەهۆی سوودە تەندروستیەکانی قاوە بەردەوام خواستێکی زۆری لەسرە، بە تایبەت ئەو قاوانەی کا لە زەویەکی بەپیت و کەش و هەوایەکی گونجاو بەرهەم دەهێنرێت. بۆ چێژوەرگرتنی زیاتر سروشتی مرۆڤ وایە ئارەزووی گۆڕانکاری لە تام و جۆری خواردن و خواردنەوەکان دەکات، هەر بۆیە قاوە بە تام و بۆن و جۆری جیاواز لەلایەن بەرهەمهێنەرانەوە بەرهەم دەهێنرێت. ئەبێستە و قاوەیە بوون و تامی چەند خۆش و چێژ بەخش بێ بێگومان هەندێک کەسی شارەزان لە ئامادەکردنی قاوەدا جاگەر هەر قاوەیەکیان بۆ بەری ئەوەنە جوان ئامادەی دەکەن کە چێژی زیاترێنێ و قاوەش بەڕاستی بۆیە ئەوەندە گرانبەهایە لە جیهاندا و ئەوەنەش خواستی لەسرە کاوەکو گومان لێبوو زیاتر لە 14 ساڵی ئەوێت تا ئەو بەرهەمە کە ئەڕوێت بێتە ئامادەکردن و ئامادە بێت بۆ برژاندن و دواتر بۆ هاڕینی و بۆ خواردنەوەی. ئستا بابەتێکی دیکەمان هەیە کە پێویستە بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان و بەهێزکردنی بەرگری لەش 5 میوەهان کە نابێ فەرامۆشیان بکەین کە یارمەتی دەرن بۆ تەندروستێکی باش بۆ بەهێزکردنی جەستە. میوەکانیش زۆرتر زستانن، ئێستا هەمومان نتوانین دەستمان بکەیە. یەکەمیان هەنارە کە سیستمی بەرگری بەهێز دەکات و پارێزگاری لە پێز دەکات. هەمیشە باسی سوودەکانی هەنارەکەینەوە کە یەکێکە لەو میوانەی بۆ پێست زۆر باشە و سوودی زۆری هەیە. جگەلەوە پرتەقاڵ چەندین ڤایتامینی تایە و سوودێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. لە مۆرزەدا خواردنی پرتەقاڵ بەرگری لەشمان زیاد دەکات بە تایبەت بۆ پەتاوەرزیەکان. جگەلەوە سێ و سەرچاوەیەکی سەرەکی ڕیشاڵە و ڤایتامینەکان و کردداری هەرس و چالاکیە کە سێ و بە دکتۆر دادەنرێ. ئەگەر هەر بانێک سێوێک بخۆینەوە پێویستمان بە دکتۆر نابێت، ئەوە بەرگریکی باشمان پێبەخشێت. و هەروەها لیمۆ بەهۆی پێکهاتەکانیەوە مرۆڤ لە توشبوون بە نەخۆشی دەپارێزێت و دژە ژەهراوی بوونە لە جەستەدا. کاتێک ئەگەر لیمۆیەک تێکەڵ بە ئاوی خواردنەوەی ڕۆژانەمان بکەین ئەو سوراحی ئاوی کە دایانین
ئاوەکە پاک دەکاتەوە لە ژەهر ئەگەر تێدا بێت یاخۆ ئەگەر هەر میکرۆبێکی تێدا بێت و جەستەشمان پاک دەکاتەوە ئەبینە خاوەن تەندروستێکی باش. بابەتە سەرنجڕاکێش وە تەندروستیەکانی ڕۆژ باش هەمەڕەنگن و سوودی بۆ هەموو چوین و توێژەکانیش دەبێت. باسی واکەین کە کاریگەری شیری دایک بۆ منداڵ چەندێک زۆرە. وەزین ڕۆژ دوای ڕۆژیش لێکۆڵینەوە توێژینەوەکان ئەوە دەسەلمێنن کە پێدانی شیری دایک بە کۆرپەکەی کاریگەری لەسەر تەندروستی و جەستەی دەرونی منداڵەکە شێبێت بەراورد بەو منداڵانەی شیری ناسروشتیان پێدەدرێت یاخود پێوترە شیری قوتو. باشتر و چالاکتریشن ئەو منداڵانە زیرەکترن بە پێی دوایین لێکۆڵینەوەش کە 11,000 منداڵ و دایک و باوک مامۆستا بەشداریان تێدا کردووە ئەو منداڵانەی لە 3 مانگ زیاتر شیری دایکیان دەخۆن بەراورد بە منداڵەکانی دیکە کێشەی ڕفتار و ڕەوشتیان کەمترە. لێکۆڵەرەوان و شارەزایانی تەندروستی زیاتر ڕێنمایی و هۆشداری بە دایکان دەدەن کە شیری سروشتی خۆیان لانی کەم بە منداڵەکانیان بدەن ئەگەر بۆ ماوەی 3 مانگیش بێت بۆی لە هەموو ڕوویەکەوە تەندروست و کۆمەڵگەیەکی تەندروست پێک بهێنین دوجار. دوومەڵان کە لە جیهانی چێشتلێنان بە ئەڵماسی خۆراکەکاندا دەنرێت لە بەرەوەی زۆر گرانبەهایە بەهۆی سەختی پەیداکردنەکەیەوە ئەم نرخەی پێداوە کامی ئەم ڕووەکە بەم ناوە ناونراوە وای کردووە نەگران بەها بێت. ئەمە نەک تەنها لە کوردستان بەڵکو لە وڵاتانی دەرەوەش بە هەمان شێوە نرخێکی زۆری هەیە و تەنانەت بۆ پەیداکردنی بڕێک دوومەڵان ڕاهێنان بە سەگ یاخود بەرازەکانەکرێت بۆ پەیداکردنی ئەم خۆراکە ئۆرگانیکە و بە سوودە گرانبەهایە. لەم راپۆرتەدا دەتانبینە بەریتانیا بۆ بینینی چۆنێتی پەیداکردنی ئەم ڕووەکە خۆڕستکە و زانینی نرخی ئەم خۆراکە بەبەهایە. لە دوای باران و هەورە بروسکە ڕاوچێکان بەلوتی سەگەکانیان دەست دەکەن بە دۆزینەوە و کۆکردنەوەی دۆمەڵان. بۆ بەدەستهێنانی چەند کیلۆیەک دۆمەڵان لە زیادکردنێکی ئاشکرا بخرێتە نمایش و دواتر بۆ چێشتخانە بەناوبانگەکانی بەریتانیا ڕەوانە بکرێت. گەورەی و بچووکی ئەندازەی دۆمەڵانەکان بڕیاردەرە لە نرخەکەی بە تایبەت لە فستیڤاڵی قارچکەکانی بەریتانیا. دۆمەڵان ئەڵماسی نێوان ڕووەکە خۆڕسکەکانە کە لەو پێشەنگایە خراونەتە نمایش. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە بۆ یەکەم جارە کە دوای 55 ساڵ کردنەوەی پێشەنگای ڕۆکی خۆڕسک بە تایبەتی دۆمەڵان ڕەت دەکرێتەوە. ڕاستە کە دۆزینەوەی دۆمەڵان کارێکی سەختە و بە سەگ و بەرازەکانمان پشکننی ناودارستانەکان دەکەین بەڵام نرخەکەی ئەوە دەهێنێت ئەو ماندووبوونەی بۆ بچێژین. نرخی هەر کیلۆیەک دۆمەڵان لە بەریتانیا و وڵاتە ئەوروپیەکان لە نیوان 1000 بۆ 30,000 یۆرۆیە کە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم نرخە زیادی کردووە. بازرگانانی دۆمەڵان نرخی ئەم ڕۆکە خۆڕسکە بە پێی ورد و درشتی و تام و ڕنگ و بۆنی دۆمەڵانەکان ڕیزبەندی دەکەن کە گرانترین جۆریش لە ڕیزبەندەکە دۆمەڵانی سپیە. دۆمەڵان چەندین مادەی کانزایی سوودبەخشی تێدایە وەک سۆدیۆم، کالیسیۆم، پۆتاسیۆم و فسفۆر، هەروەها دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی B و C. هەر ئەمەیە وای کردووە ئەم ڕۆکە هێندە بە بەهاو بە نرخ بێت. کوردستانی ئازیز، کوردستانی جوان و ڕەنگین بێبەش نییە لەم خۆراکە ئۆرگانیکە و بەبەهایە کە ساڵی پاریش ڕێژێکی زۆر هەبوو بەرهەمی دوومەڵان لە کوردستان. بۆ هیواین هەمیشە کوردستان ئاوادان بێ، ماڵی هەمووتان ئاوادان بێت و پڕخێر و خۆشی بێت. بەم شێوەیە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش. هەر شاد و مەڵەوە.